هاوکات لەگەڵ دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنەوەی مووسڵ کە بە یەکێک لە گۆڕانکاریە سەربازیە گەورەکانە ژمار دەکرێت فەرماندە مەیدانیەکانی پێشمەرگە لە کەرکووک ڕایدەگەیەنن ئامادەباشی پێشمەرگە بۆ پاراستنی سەنگەرەکانی لە باشووری کەرکووک درێژەی هەیە. هەموو خەڵکی کەرکووک کوردستانیش دڵنیاکەمەوە ئەمە پێشتر چۆن هەموو کاتێک ساز و ئامادە بووین بۆ پارێزگاریکردن لێیان و ئێستاش هێزی پێشمەرگەی کوردستان جایەوەی کەوا ئێستا هێزی ئۆپراسیۆنی ڕزگارکردنەوەی مووسڵ دەستی پێکردو خۆشبەختانەوە سەرکەوتنی باش لە سەرەتایەکانیە بە دەرکەوتووە و ناوچەیەکی زۆر لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە پاکراوەتەوە بۆ کەرکووکیش بە تاکید هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە ئامادەباشی تەواومان هەیە و بە بەردەوامی متابعەی جم و جوڵەکانی دوشمنەکەین و بۆ هەرە گەرێک ساز و ئامادەین بۆ ئەوەی کە چۆن پێشتر کەرکووکمان پاراستووە هەر بۆ شێوە ئەیپارێزین و هەموو خەڵکیش دڵنیاکەمەوە ڕۆژی داعش بەرەو ئاوابوون ئەنگاوینە. سەری ڕێزدا دەنوێنم بۆ شەهیدانی ئەمڕۆی میحوەری غازر، سەری ڕێزدا دەنوێنم بۆ سەرجەم شەهیدانی کوردستان، هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازم. ئێمە وەک میحوەری داقۆق لە ئامادەباشی داین، هەموو هێزەکەمان ئاگادار کردووە، هەموو هێزەکە لێرە مەوجودە، فەرماندەکان هەمویان لێرن و ورەی پێشمەرگە زۆر بەرزە، دوژمن لە شکاندایە و ئێمە نەک لە ئامادەباشی داین خەڵک دڵنیا دەکەینەوە لەوەی کە پاش ماوەیەکی کەم ئەو ناوچانەی کەماوە لە حەویجە هەمووی ڕزگار دەکەین. فەرماندەیەکی مەیدانی پێشمەرگەش لە داقوق ڕایدەگەیەنێت پێشمەرگە لەو پڕی ئامادەباشیدایە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی قەزای حەویجەش هەرکە سەعاتی سفر بۆ ئۆپەراسیۆنەش دیاری بکرێت. لەو پەڕی ئامادەباشی داین و هێزی پێشمەرگە وەرە و معنویاتێکی بەرزی هەیە بە تایبەتی ئەم ساڵ ئەگەر مقارنەکەی لەگەڵ ساڵی پار و هاتنی داعش زۆر فەرقی کردووە 180 پل لە عکس بۆتەوە. پێشتر دوژمن بەرەو پێش دەهات، ئێستا ناوچەکانی بە تەواوی وردەوەردەوە بەرەوە لە ناوچوون و ناوچەکانی جەدەستیەوەی بۆیە ئێمە وەکو پێشمەرگە هەم لە ڕووی سەنگەسازی هەم لە ڕووی تەواجودی هێز هەم لە ڕووی وەرە و منعنەوەاتەوە پێشمەرگە وەرەی زۆر بەرزە و چاوەڕێی فەرمانی سەرویەکات، بەڵکو پێمان وایە زۆریش تاخیری بووە چەند فترەیە کە ئێمە ئامادەکاریمان کردووە و دیارە لە ڕوو سەروی خۆمانەوە پێمان ئەڵێن تا کاتی خۆی و سعاتی سفر دێ ئەگەر نامە زۆر دەمێک کە ئامادەکاریمان کردووە پێمان وا بۆ دەبووە زۆر زووتر ناوچەی حەویجە و دەوروبەری و قەزا و ناحیەکانمان پاکراوەتەوە. وەک فەرماندە مەیدانیەکانی پێشمەرگە لە کەرکووک ڕایدەگەیەنن لە 2 ساڵی ڕابردوودا هێزی پێشمەرگە و هێزەکانی دژە تیرۆر نەبەردی مێژوویان لە باشووری کەرکووک تۆمار کردووە و لە ڕێو نەبەردیانی پێشمەرگە و دژە تیرۆرەوە کەرکووک لە هەموو مەترسیەک پارێزراوە. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.